ساڵی نوێ و هیچ کاتێک گەندە ئێستا باش نییە بۆ ڕێکردنەوەی لە شەروە بۆ بوجلیانی ڕاهێنەری بەرنامەی گەورەترین دۆڕامان لەگەڵایە بۆ ئەوەی نهێنیەکانی خۆیان ئاشکراکەن لەسەر شتە ئاسانەکانی هەمومان دەتوانین بیکەین بۆ ئەوەی لەشمان ڕێکترکەین و ئەمڕۆ دەست پێکەین. زنجیرەیەکی نوێی دکتۆرەکان ژنێکی 300 پاوەندی خەریکە کەسێکە چێت بەدەم بانگێشتەکەیەوە کە بۆ هەتا ژیانی گۆڕێت. ئای خوای گیان سیرکەن چی ڕوات کاتێک جیلیان لە بەرنامەی گەورەترین دۆڕاوەوە کۆنتڕۆڵە دێتە دەست. اینجا وەرن ڕوبەڕوویەک بگرێتە بەمەوە. سیرس بەرامبەر ئۆردۆ زانم چی پێکرە پیرە پیاو. کەم پزیشک پێشبڕکێی خۆکێشکردنەکە باتەوە. اینجا ئەگەرە تەوێت سکت وەکی کەسانی وەک ماریۆ لۆپێز یان دیڤید بێکام بێت ئێمە نهێنیەکانی ئاشکراکەین. قەت نەتان پرسیوە چۆنە ماسولکە جوانانی دەستکەوتووە؟ دکتۆر ترێپز ئەچێت بۆ هۆڵی لەشجوانی بۆ مەشقکردن. با بڕۆین لە بەرنامەی دکتۆرەکانە کە پسپۆڕەکان لە شاشەی تەلەڤیزیۆنەوە بینن.